بەخێر بێن بۆ پێشبڕکێی بیرکاری. ڕوویای ئێمە، ڕوانگەی ئێمە، ڤژنی ئێمە لە ئاستی ئەمساڵ بەس هەولێرە بچتە کوردستانی و لە مادەی بیرکاری بچتە علومیش فراوانتر لێ بکەین. ڕوویاکەی ئێمە ئەوەیە بتوانین ئاستی پەروەردەی وا بەرز ببیتە قوتابی ئێمە ببیتە یەکێکی لەو کەسانەی کە منافەسە بکەت لەسەر ئاستی مسابقاتی نێودەوڵەتی. بۆ ئەو مەسارە ئێمە کاری خۆمان دەکەین. بیرکاری دایکی زانستەکانە. هەچ هەنگاوێک بەرەو گرنگیدانی زیاتر بە بیرکاری مایەی دەستخۆشیە. بۆیە لێرەدا دەمەوێ بەنای وەزارەتی پەروەردە سوپاسی دەستگای ڕوانگە بکەم بۆ ئەم هەنگاوە پیرۆزە. دەست پێ بکەن. دانە بەدانە وەڵامەکانیان نەخوێنمەوە. وەڵامە ڕاستەکەش وایە. کاری خۆی وەکو بنەڕەتێ، وەکو زمان. هۆناغی کۆتایی 15 پرسیارمان هەیە. کێ وەڵامی زانی دەست بنێت بە بەزەکەی بەردەمیدا. نزا؟ شەش لەسەر چار. بەڵێ. ئەو قوتابیەی کە پلەیەکەمی بەدەستێنەوە وێستا فەرحانە. وێستا لە پلەی یەکەم دەستخۆش. وێستا بووە براوەی یەکەم. براوەی دووەم نزا وشیار ساڵح. قوتابی سێیەم کە پلەی سێیەمی بەدەستێنە